سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش بینەرانی کوردستان 24 هیوادارین کە لە هەر شوێنێکن لەش ساغ و تەندروست و دڵتان پڕبێت لە شادی و خۆشی. خۆشەویستان هەر وەک دەزانن ئەمڕۆژ ڕۆژێکی نوێ و دووبارە بە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بۆ کاتژمێرێک من و هاژەی هاوکارم لەگەڵتان بەردەوام دەبین و هەڵدەدەین زیاترینی ئەو بابەتانی کە پەیوەندی بە ڕۆژەوە هەیە و بابەتە گەرمەکانن کە لە دنیاە باسی لەوە دەکرێت و جیهانی بە خۆی سەرقاڵ کردووە ئێمەش لا پرۆگرامەکەمان باسی لەوە بکەین و بە تایبەتی بابەتی کۆرۆنا و هەروەها ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێتە بەر کە باشترین ڕێکارەکانە وەکو قەدەغەی هاتوچۆ کە بە ماوەی 48 کاتژمێر بەردەوام بوو و ئەمڕۆ کاتژمێر 12 نیوەڕۆ ئەو 48 کاتژمێرە کۆتایی پێدەێت و بەڵام نازانین دواتر ماوەکە درێژ دەکرێتەوە یاخودنا ئەو بابەتانی کە زیاتر سەرنجی دەخینە سەر ئەمڕۆ یەکێک لەوانە هێڵی گەرمی 122 کە بۆ ئەوە دانراوە قەرەباڵقی لەسەر جادەکان دروست دەبێت و خەڵک زیاتر هەوڵی ئەوە بدات کە پابند بێ بە ڕێنمایەکانی تەندروستی و لە ماڵەوە بمێنێتەوە ئەو هێڵە گەرمان لە بەردەست دەبێت بۆ ئێوە زیاتر قسەی لەسەر دەکەین و دەچمە لای هاژە و ڕۆژت باش هاژە. ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران و بیستەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ لەگەڵ سۆڤانی هاوکارم دەستمان کردەوە بە پێشکەشکردنی پرۆگرامی ڕۆژ باش کە ئێمە هیچ لایەنێکی ڕۆژانەمان وەلا نەخستووە هەر لە کەش و هەوا لە بابەت و لە زانیاریەکان هەتا لە هەواڵەکانی ناوخۆوە لە هەواڵە جیهانیەکان لە بابەتە سەرنجڕاکێشەکانی جیهان بە تایبەت لەسەر کۆرۆنا کازان کە ئێستا کۆرۆنا بۆتە بابەتێکی جیهانی و هەر وڵاتی بە جۆرێک شێوازێکی سیر و سەمەرەیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی یاخود بە شێوازی سەربازی بێ لە ڕێ ئەو وەزارەتانەوە بێ کە پێشتر تەنها کار و پرۆژیان زۆر تایبەت و جیاواز بووە بەڵام ئێستا هەموو وەزارەتی هەموو بڵێن حکومیەکان لە شوێنە ئیداریەکانی حکومەت سەرقاڵن بە کۆرۆناوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کە لە سەرەتای دەستپێکی کۆرۆناشەوە چۆن دەستی کرد بە ڕێکارەکان ئێستا بۆ ئەوەی کە زۆرێک لە شتەکانی دیکەش ڕێک خاتەوە بە تایبەت ئەو ڕۆژە خێرخوازیانەی کە ئەکرێت لەلایەن دەوڵەمەندەکانەوە یاخود لەلایەن کەسانی خێرخوازەوە بۆ ئەوەی کە ئەو کارانە ڕێک خرێتەوە زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی سەرپەرشتیەکە خۆی چاودێریەکە ئێمە لە درێژە و ناوڕۆکی پرۆگرامەکە زیاتر فۆکەسی خەینە سەر یاخود باسیەکەین گفتوگوی لەسەرەکەی بە چ میکانیزمێک کاری بۆ کراوە و ڕێکخراوە. سەرەتاش با سۆڤان کورتەیەک لە هەواڵەکانتان بۆ بخەنێتەوە. بفەرمە سۆڤان. سێ کەسی دیکە لە پارێزگای سلێمانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەرەنجامی نوێی پشکنینەکانی ڤایرۆسی کۆرۆنای بڵاو کردەوە و ڕایگەاند سێ کەسی دیکە لە پارێزگای سلێمانی تووشی کۆرۆنا بوونە. ئاماژەی بەوەش کرد هەر سێ توشبۆکان ئافرەتن و دانیشتووی قەزای چەمچەماڵن و بەرکەوتووی توشبۆکانی پێشون. لەلایەکی دیکەوە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر چاکبوونەوەی دوو توشبووی دیکەی کۆرۆنای ڕاگەاند و کۆی ژمارەی ئەو کەسانی چاکبوونەتەوە گەیشتۆتە 19 کەس. هەشتا و سێ کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ئاماری 24 کاتژمێری توشبوانی کۆرۆنای لەسەر تاستەری وڵاتەکەی بڵاو کردەوە. بە گوێرەی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق 83 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شار و شارۆچکە جیاوازەکان تۆمار کراون. ژمارەی توشبوانی کۆرۆناش لە عێراق گەیشتە 961 کەس و زیاتر لە 50 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانی لەدەستداوە. و عەدنان زورفی ڕایدەگەێنێت ڕاستپاردنم بۆ پێکێنانی حکوومەت یاسایی و دەستوریە. عەدنان زورفی کاندیدی ڕاستپێدراوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕایگەاند ڕاستپاردنم بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت دەستوریە و پشتیوانی سیاسی پەرلەمانیم هەیە و پەرلەمان دەنگ با کابینەکەم دەدات. عەدنان زورفی دەیەوێت لە وادەی دەستوریدا پێکاتەکانی کابینەی حکوومەت ڕادەستی پەرلەمان بکات. هاوکات سێلایەنی سیاسی شیعە بە فەرمی ڕەتی دەکەنەوە دەنگ بە کابینەی نوێی حکوومەت بە سەرۆکاتی عەدنان زورفی بدەن.
151 کەسی دیکە بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران گیانیان لەدەستدا. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند لە 24 کاتژمێردا 2483 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون و 151 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە. گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایشیگەیاند تا ئێستا 3603 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و ژمارەی تووشبووانی کۆرۆناش گەیشتۆ تا 58226 کەس. و لە تورکیا ژمارەی تووشبووانی کۆرۆنا لە 27,000 کەس تێدەپەڕێت. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەاند لە ماوەی 24 کاتژمێردا 3335 کەسی دیکە لە سەرتاسەری وڵاتەکەی تووشی کۆرۆنا بوون و 73 کەسی دیکەش بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا. وەزیری تەندروستی تورکیا ئاماژەی بەوەش کرد ژمارەی تووشبووانی کۆرۆنا 27,000 کەسی تێپەڕاندووە و تا ئێستا نزیکەی 1000 تووشبوو چاک بوونەتەوە. و لە 24 کاتژمێردا 525 کەسی دیکە لە ئیتالیا بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. میدیاکانی ئیتالیا بڵاویان کردەوە لە 24 کاتژمێردا 525 کەسی دیکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا و کۆی ژمارەی ئەو کەسانە تا ئێستا بە کۆرۆنا لە ئیتالیا گیانیان لەدەستداوە گەیشتۆتە نزیکەی 16,000 کەس. بەپێی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانیش کۆی ژمارەی تووشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاسەری جیهان 1,200,000 کەسی تێپەڕاندووە و تا ئێستاش نزیکەی 96,000 کەس بە کۆرۆنا گیانی لەدەستداوە. بە کورتێک لە هەواڵەکان سەرەتایی پرۆگراممان دەست پێ کردو، ئێستاش دەچینە ناوەڕۆکی پرۆگرامی ڕۆژبەشەوە. هەرچەندە ڕۆژانە بینین ئامارەکانی گیان لە دەستدان یاخود تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە زیادبوونەکە. بێگومان ئەمە لە هەموو جیهان نەک لە تەنها لە کوردستان، بەداخەوە لە کوردستانیش ڕێژەکە ڕوو لە هەڵکشانەکە. ئێمە بۆیە باس لەواکەین کە هاوڵاتیان زیاتر هۆشیار بن لەوەی کە بمێننەوە لە ماڵەکانیان. بێگومان ڕاگەاندنی 48 کاتژمێر کە وای کرد زۆرێک لە ئاسایش پۆلیس بهێنرێتە ناو کۆڵانەکان هەتا لە ناو گەڕەکەکان و ماڵەکانی جویان لە خەڵکە کرد کە بڕۆنە ژوورۆ، ئەمە لەبەر پاراستنی گیانی هاوڵاتیانە، لەبەرەوەی کە بە زۆر ئەو ینی هاوڵاتیانە نێرنە ماڵەوە یاخود ناچاریانەکەن کە نێنە دەرەوە هەتا بۆ پرسەش بێ لەبەر ئەو ڕێژە زۆرە بوو کە لە هەندێک گەڕەکی شاری هەولێر ڕوویا پرسە بوو و بەوەیەوە بزابەتکەوای لێ هات خەڵکێکی زۆر سۆڤان تووشی کۆرۆنا بنەوە. بەڵێ. هەژە ئەوە لە یاد نەکەین کە ئەم ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێتە بەر جێگەی سوپاس و پێزانینە، چونکە لە سەرچاوەیە کە باس لەوە ئەکات ڕێکخراوی تەندروستی جیهانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی بە یەکێک لە تونترین ڕێکارەکان وەسف کردووە کە باشترین ڕێکارەکانی گرتوۆتە بەر وەکو قەدەغکردنی هاتوچۆ بەم شێوەیەوە تا دوێنێ ئەگەر چاوە لێ کردە بینیمان کە بەڕاستی لە 100% قەدەغی هاتوچۆ بوو. قەدەغی هاتوچۆ بۆ شێوەیە کە نە بە پیادە نە بە ئۆتۆمبیل بەناو شەقامەکاندا هاتوچۆکەوە دڵنیان کە دواتر دەرەنجامەکانی ئەم قەدەغەکردنە دەبینین بە باشە کە چۆن دەشکێتەوە بتوانین بەسەر کۆرۆنا زاڵ بوو. بێگومان هەر سۆڤان لە چوارچێوەی ئەو ڕێکارانەی کە حکوومەت گرتوێتێ بەر سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە ڕایگەیاند هیچ کەمپینێک بۆ کۆکردنەوەی پارە بە ناوی هاوکاری ڕێگە پێدراونیە و بۆ هیچ کەسێکی ژان هیچ لایەنێکیش نییە کە کەمپین ڕابگەێنێت، چونکە حکوومەت خۆی سەرپەرشتی کۆکردنەوەی هاوکاریەکانەکات بۆ ئەو مەبەستەش کەمپینێکی ناوەندی و سەرتاسەری بەناوی بەیەکەوە بەهێزترین ڕاگەاندووە کە ژمارەی حسابی بانقی تایە، ئەو ژمارە حسابانی تیا دانراوە ئەو کەسانێک کە ئایانەوێ هاوکاری و بەخشینەکانیان بگێنن کەمپینی بەیەکەوە بەهێزترینی تایبەت بە ڕۆبڕبوونەوەی کۆرۆنا بەردەوامە و ئەتوانن هاوکاری و بەخشینەکانیان بۆ ئەو ژمارە بانکیانە بنێرن کە تایبەتە بەم کەمپینەوە. بەڵێ ئەمەش وا دەکات کە حکوومەت سەرپەرشتی هەموو ئەو بڕەپارانە بکات کە لە ڕێگەی
دابش دەکرێت و چونکە ئەو ئامارانی کە ئێستا لە لای حکوومەتە زۆر ڕوونترە وەک لەوەی کە کەسێک سەرمایه‌دارێک هەستێ لەلایەن خۆیەوە بە چەند گەڕەکێکا دابەشی بکات و چەند گەڕەکێکی تریش بێبەش بن یان دیمەنێکی ناشتێنیشیان خستە ڕوو لەلایەن هەندێک کەسەوە کە وێنە بڵاوکردنەوەی ئەو کەسانە بوو کە بۆ نمونە هاوکاریەکان پێگەیشت ئەمە دەنگۆیەکی زۆری لای هاوڵاتیان لێکەوتەوە و هەروەها ناڕزایی لای ئەو کەسانش لێکەوتەوە کە هاوکاریەکەیان پێگەیشتووە بێگومان بە بڵاوکردنەوەی ئەو وێنانە بەشێک لە نازام کەرامەتی مرۆڤەتی ئەڕوشندێر خۆش نییە بۆ ئەو کەسە ڕاستە لە ئێستا هەمویان پێویستیان پێ ئەو کەسانەی کە باری مادیان باش نییە بژێوی ژیانی ڕۆژانیان تا ڕادێک دابەزیوە لە بەرەوەی کە ناتوانن کار بکەن و بەهۆی قەدەغی هاتوچۆوە لە ماڵەکانیان ماونەتەوە ئەمە وای کردووە کە نەتوانن وەک پێویست بژێوی ژیانیان دابین بکەن بەڵام کاتێک کەسێک هەڵەستێ بە هاوکاریکردنیان بێگومان ئەمە هەستێکی ناخۆشیان لا دروست دەکات کە بڵاوی بکاتەوە لە ناو خەڵکا و لە ڕێگەی ئەکاونتی خۆیەوە بێت یاخود وێنە بێت ئێمە دواتر زیاتر باس لەو کەمپیناکەین بەڵێ بەڵام پێشەوەیکە بچیت باسی کەمپینەکەکەین بە ژمارە حسابەکە بۆ هاوڵاتیان بخەینە ڕوو بۆی کە بۆ ژمارە حسابە بتوانن ئەو بڕەپارەیە کە دەیانەوێت بۆ سەر ئەو حسابە دایبنێن کە 493 بانکی ئەهلی ئارتیە و ژمارەی حسابەکەیش 4000 سۆڤان ژمارەی حسابی بانکی منارەیە ئەو ژمارە حسابە بانکی مناری حکومیە بانکەکە حکومیە و بانکی منارەیە لە هەولێر کە ژمارە حسابەکەی 493 بەڵێ و بۆ زانیاری زیاتریش دەتوانن پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن کە 0 559 20 ئەمە یەکێک لە ژمارە تەلەفۆنەکانە و ژمارەیەکی تەلەفۆنی تریش کە کۆڕێکە لە بەردەستە 0 19 کە ئەمیش ژمارە تەلەفۆنێکی دیکەیە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە ئەو بڕەپارەیە ئەو یارمەتیانی کە هەتانە بە سەرپەرشتی و میکانیزمی حکوومەتی هەرێمی کوردستانە و ڕێکارەی کە دایناوە بیگەنە دەست کەسانی کەم دەرامەت کە ئێستا پێویستیان جگە لە بانکی منارە بانکی ئارتی ئەهلیش هەیە ئەو ژمارە حسابەکەی 1986 توانن هاوکاریەکانتان بگەێنە ئەو ژمارە حسابە هەم لە بانکی مناری حکومی و لە بانکی ئارتی ئەهلی بۆی هەم لەژێر چاودێری حکومەتدا و باشتریش بەبێ جیاوازی و بێکسانی بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژاردا دابش دەکرێت. بەڵێ ئەمانە کۆمەڵە ڕێکارێکن کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر دەیگرێتە بەر لەبەر ئەوەی کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان کرێت لەگەڵ ئەوەشدا دیسانە حکوومەتی هەرێمی کوردستان وەک دەزانین هێڵێکی گەرمی ڕاگەاندووە کە هێڵی 122 لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەمێکە هەیە ئەو هێڵە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا فراوانتر بۆ لە هەرێمی کوردستان و کارەکانی سنتەری فریاکەوتنی خێرای 122 فراوانتر دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمیش لەبەرکە ڕێگە بە ئۆتۆمبیل و خەڵک نەدرێت کە بۆ ڕایکردنی کارەکانیان بە تایبەتی کارە ئێمەرجنسیەکان بچنە دەرەوە. بەڵام دوای توندکردنی قەدەغەی هاتوچۆ کارەکانی فریاکەوتنی خێرا زیادی کردووە و ڕۆژانە بە هەزاران کەس پەیوەندی بۆ هێڵە گەرمەوە دەکات. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە بەڕێز هۆگر شاکر کە بەرپرسی هۆبەی فریاکەوتنە لە بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێر ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت بفەرموویتە ئێرە کاک هۆگر بفەرموو کاک هۆگر. کاک هۆگر بەخێر هاتیوە سڵاو لەبەر تەندروستی چۆنە؟ زۆر سپاس وزەتان چۆنە بێگومان ئێوە زۆر لە الحەمدلله کاران و لە ماندوونە ناسانە کارەکەن جێکی دەستخۆشیە. سپاس بۆ ئێوەش. بەخێر هاتی و دەستی ماندوونەبوونتان دەگوشین چونکە بەڕاستی کارەکانتان جێ ئەوەیە کە ستایش بکرێت چونکە بە بەردەوام هێڵەکانتان هەڵی گەرم لە کاردایەوە کارمەندانێکان کە وەڵامدەری هێڵەکانن. زۆر سپاس. کاک هۆگر سنتەری فریاکەوتنی 122 لە ماوەی ئەم 48 کاتژمێرە با یەکسەر لەوە دەست پێ بکەم ئایا کارەکانتان چۆن زیادی کرد چۆن چڵتر بووە؟ ئێمە زانین لە سەرتاوە ئێوە چۆن کارتان کردووە بەردەوام لە ئەرێکدا بوون بەڵام ئێوە چۆن فریای ئەو کارانەکەون بە تایبەت لەم 48 کاتژمێرەدا کە
زۆرتونتر کرایە و بێگومان کاری ئێوەش قورستر بۆ لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی کۆرۆناش. بەڵێ هەڵبەتە لەگەڵ ڕاگەیاندی 48 کاتژمێری قەداغاکردنی هاتوچوو بە شەڕی پڕی تیمەکانمان یەکجار سەرقاڵی گواستنەوەی ئەو خەڵکانن کە هانامان بۆ دەبن ئەو کەسانی کە تەلەفۆنمان بۆ دەکەن تاوان دوو چینەی جیاوازن چینێکیان ئەو کەسانە کە بەرکەوتەی هەر ڕووداوێکن تەلەفۆن بۆ تیمەکانی 122 دەکەن 122 بەهانایان وەچێتن و گواستەوە بۆ نەخۆشخانە. چینی دووەمی لەو کەسانی کە تەلەفۆنمان بۆ دەکەن ئەو کەسانن کە بەرکەوتەی ئەو پەتایە کۆڕۆنایەن یانیش ئەو کەسانەکە تەماسیان هەبوویان کۆنتاکتیان هەبوو لەگەڵ ئەو کەسانی کە تووشی ئەو پەتایە بوون بێگومان ئەوانیش تیمی تایبەتمان هەنا دەچن دەیان گوازنەوە تەلەفۆنمان بۆ دەکەن دەیان گوازنەوە بۆ نەخۆشخانە دەیان بن. بەڵێ هۆبەکەی ئێوە لە دوو بەش پێکاتوە فریاکەوتنی خێرا و کۆرۆنا. کارمەندەکانتان لەم کاتەیە کە زەمەنی کۆرۆنای زیادی کردووە یا کارمەندەکانتان بەڵێ ئەکید کارمەندەکان بە ڕێژەیەکی زیادی کردیە و هەندێک کارمەندی تریشمان لە شوێنی تریش هێناوە یارمەتیمان دەدەن لەبەرەوەی بێگومان ئەو زەختە زۆرەی کە کەتیتە سەرمان لە حەدی خۆی زۆر زیاترە بۆ یارمەتیمان کارمەندی تریشمان بۆ هاتون و سپاسیان دەکەین. بەڵێ ئێوە ئەو کەرماندانی کە بەردەوام لەسەر هێڵن بە چەند زمان جوابی ئەو کەسانانەوەی مازین کە بەتابەت لە ناو پایتەختە چەندین کەسیتیە کووردە عەرەبە تورکمانە ئەوان بە چەند زمان وەڵامیانێنەوە؟ بە زمانی دایک زمانی کوردی و زمانی عەرەبی و زمانی ئینگلیزیش چەند کەسانێکمان هەنە بە زمانی ئینگلیزیش قسەکەن و جوابی و پەیوەندیانە دەنەوە. ڕۆژانە ئەکرێ بە تەخمینی بڵێن ڕۆژانە چەند کەس پەیوەندی بە هێڵی 122 دەکات؟ بەڵێ من دەتوانم ئامارێکت بدەمێ هەتاکو دوێنێ شەو ینی نزیکەی 4000 دەرچوونی ئەمبولانسمان بۆ کراوە ینی ئەو کەسانی کە پێویستیان بە ئەمبولانس هەیە دەرچوون ژمارە ئەو کەسانە نەکە گواسترێنەوە نەخۆشخانەکان 1107 کەس ڕێنماییان پێدراوە بە تەلەفۆن پێیان گوتی یانی کە شتێکیان بەسەر هاتووە بە ڕێنماییمان کردوون و لە ماڵەکانی خۆیانمانەوە 405 کەسیش تەلەفۆنی کردووە و ئاراستەمان کردوون بۆ ژمارەی 104 یان 106 کە بەهەڵە تەلەفۆنیان بۆ کردوین و ڕێنماییمان کردینە و ژمارەی تەلەفۆنی ئەو لایەنەمان پێداون ئەوانی کە پەیوەند بە شوێ ئیشەکەیان. باشە کاک هۆگر ئێوە چەند ئەمبولانسان هەیە پێشتر چەندێکتان هەبوو بەتایبەت لەم 48 کاتژمێرە ئایا زیاترتان کردووە لە بەروەی کارەکانتان هەم قورستر و چڕتر بۆتەوە؟ بەڵێ نزیکەی دا ئەمبولانسمان لەدا هەولێر هەبوو کارەکانی ڕۆژانەیان ئەنجام دەدا بەر لە پەتای کۆرۆنا بەڵام دوای ئەوەی کە پەتای کۆرۆنا گەیشتە هەولێر و هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی تیمەکانمان هەڵبەتە زیادی کردیە لە ناو سەنتەری شار 26 تیمی ئەمبولانسمان حازرە و لە کارکردندانە و بە سپاسەوە چەند تیمێکی هێزەکانی زێرەوانیش یارمەتی دەرمانن و کارمان لەگەڵ دەکەن و لە دەرەوەی شاریش هەڵبەتە تیممان هەیە سەرجەمی تیمەکانی کە لە سنتەری شاری هەولێر و دەوروبەری لە کارن نزیکەی زیاتر لە 50 تیمی ئەمبولانسن کاری خۆیان دەکەن. بەردەوام هەماهەنگیتان هەیە بێ؟ بەڵێ هەربەتە هەماهەنگیمان هەیە و بە ئیعازی ئێمە هاتوچۆەکە ئەو بڵێن ئەو کارانی ئەوان قورستر و زیاتریان کارەکانی ئێوە کارەکان هەر وەکو یەکن هەڵبەتە لە ناو سنتەری ڕێژەی پەیوەندیەکان چۆنە لە دەرەوەی شارەکان زۆرترە یاخود خەڵک زۆرتر ترسی هەیە و زووتر تەلەفۆنتان بۆەکانیان خەڵک بە شێوەیەکی گشتی ترسی هەیە تەلەفۆنەکان بەڵام تەلەفۆنەکانی ناو سنتەری شار زیاترە لەوانەیە کە لە دەرەوەی شار بۆماندن. کەواتەوە بێت ئێوە بۆ چه حاڵەتێک زیاتر ئەمبولانس ڕەوانە ئەکەن؟ زیاترین لەبەر ئەوەی کە ژیان بەردەوامە هەڵبەتە خەڵک تووشی ڕوودا و ئەبێتن لە ماڵەکانی خۆیان مەسا سووتانە بە کەوتنە نەخۆشیە نەخۆشی مزمینەکانن ئەو کاسانی کە لە تەمەنیان زۆرە هەڵبەتە ئەوانیش دەکەین و ئەوانی بەرکەوتەی کۆڕۆناشن هەر دەیانکەین. کێشە نابێت لە کاتێکا کە ئەمبولانس پەیوەندی بە ئەمبولانسەوە ئەکەن بۆ ئەدرس پێدان
چونکە هەندێک جار ئەڵێن درەنگ ئەگەنە شوێنەکە کێشەکە ئەوەیە کە شوێن ئەدرسەکە نادۆزنەوە یان کێشەکە لەکوێیە بەڵێ کێشەکەی ئەمە لە ئەدرێسە ئەکیت یەکە ئەوە بە دەرەجەیەکە دەرەجەی دووەم ئێستا کە زۆربەی زۆر یوتێرنەکان و فولکەکان داخراون یعنی بە حاجی کۆنکریتی دانرایە ڕاستی ینی بۆ سوڕانەوەیەک لەوانەیە 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر زیادە ئیسعافەکە دەڕوات و دەگەڕێتەوە تا دەگاتەوە شوێنی کە مەبەستێتی بکە پەیوەندی پێوەکرای هەڵبەتە ئەو ئاستەنگانەمان هەیە و پێش ئێستاش کە بەر لە 48 ساعت قەدەغەکە خەڵکێکی زۆر لە جادە هەبوون ینی هەر یەکە و بە ناو ئاکارێکە و بەکارێک لە جادە بوون ئەوانەش هەڵبەتە ئاستەنگی بۆ دروست دەکردین هەرچەندە بازگەکان یارمەتیان دەداین بەڵام هەر تاخیدیەکرد یعنی خەڵکەکە زۆر هاوکارتان نەبوو لەو کاتان ئەکییت خەڵکە بەو شێوەیە نییە بەڵام سوپاسی ئەو کەسانەژەکەی کە هاوکارمانن لەگەڵ ئەوەشدا لەو چەند ڕۆژە ئەمبولانسەکانمان تووشی ڕووداوی هاتوچوش بووە لەگەڵ ئەوەی کە قەدەغەی هاتوچووە لەبەر زۆری هەندێک سیارە شتیوە ساری مەش تووشی ڕوودا بووە باشە کاک هۆگر ئێوە بڵێن تیمەکانی فریاکەوتن لە ئێستا زیاتر کارەکانتان لەسەر توشبوانی کۆرۆنای خود گومان لێکراوان چڕبەتەوە بەڵام کەسانێکیان بە تایبەت لەم 48 کاتژمێرە تووشی ڕووداوە بن ئەو خێزانەکان لە ماڵەوە لە مناڵ بێت لە نەخۆش بێت یاخود مواعیدی دەرزێکیان هەیە دەرمان وەرگرتنێکیان هەیە کە حاڵەتەکان زۆر ئەمەرجنسیە زۆر پێویستە کە بڕوە ئێوە چۆن هاوکاری و کەساناکەن یاخود لێرەوە پیانەڵەن چۆن ئەتوانن کە بەدەنگ ئەوانەوە بچن و بێگومان ئەو حاڵەتانەشتان هەبووە بەڵام چۆن زیاتر چڵتان کردوتەوە بۆ کەسانش کە جگە لە کۆرۆنا و توشبوون بەوە بەدەنگیانەوە ڕۆن پەیوەندیەکانمان کە بەدێ بە هەر هەمویان وەکو یەک دەردەچین ئەمبولانسەکانمان وەکو ئەرکی سەرشاری خۆیان بۆ هەموو ڕووداوەکان دەردەچون و بۆ ئەو کەسانی کە نەخۆشن و عیلاجیان هەیە بۆ ئەوانی شەردەرچوونە مەسەلەن هەیە دەرزی هەیە علاجی مزمینە و شتی وای هەیە گیاندومانە بۆ سنتەری مەسەلەن شەکرا کەسانێک هەیە سنتەری شەکرەی پێویستە و نەخۆشی شەکرەی هەیە گیاندومانە بۆ سنتەری شەکرە و گەڕاندیتمانەوە و ئەوانی پێویستیان بە خستەخانەش هەیە گاندیتوانە خستەخانە پێشتر ڕاتان گەیاندە بوو ئەو کەسانەی کە بۆ گاڵتە پێکردن پەیوەندی بە هێڵی گەرمی 122 ئەکەن ڕێکاری یاساییان بەرامبەر دەگرنەبەر هیچ حاڵەتێکی واتان هەبووە تا ئێستا هیچ کەسێکتان داوەتە دادگا یان حاڵەتێکی وا هەبووە کە دەستنیشان بکرێت شوێنەکەی لەکوێیە و ئەو کەسە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بڵێ بەسپاسەوە لە ڕێگەیاندراوەکەی وەزارەتی ناوخۆ کە ڕایگەیاند ئەو کەسانەی کە بۆ گاڵتە ژمارەکانی 122 بەکاردێنن ئەوانە لیستەیەکمان بۆ دروست کردوون ئەو ژمارە تەلەفۆنانەمان لە ناو تۆمار کردووە و تەسلیمی وەزارەتی ناوخۆ یەکەم بۆ لە پێچینەوە ڕۆژانەش کە لیستمان هەیە بەڵێ کاک هۆگر ئەزاین کە تیمێکی ماندوونە ناسن بەڵام چەند کەسیشتان هەیە لەگەڵ ئێوە کارەکە خۆبەخشانە بڵێ بەسپاسەوە چەند کەسانێک هەندێک کە بە خۆبەخشەوە یارمەتیان داوین و یەکێک لە کەسێکی سڤیل بوو کە ساحێبی دوو ئەمبولانسی خۆی بوو خۆی و سیارەکانیشی هێنا بوو هەتا چەند ڕۆژێک بەر لە ئێستاش هەر لە کارکردندا بوو لەگەڵمان بەردەوام بۆ خۆی تیمەکانی و کارمەندەکانی خۆشمان خۆنەویستانە و چەندی کارمەندی نەخۆشخانەکانیش هاتوونە بۆ لای ئێمە بۆ ئەوەی یارمەتیمان بدەن و بە خۆبەخشانە کارمان لەگەڵ بکەن بەڵێ ئامبولانس بۆ شکاندنی قەدەغەی هاتوچۆ بەکارهێنرا بوو ئایا ئەو حاڵەتە دووبارە بێتەوە یان ئەمبولانسی ئێمە بە نسبەت ئەمبولانسە حکومیەکان هیچ یەکێکیان بۆ بە شکاندنی قەدەغەی هاتوچووی نەکردووە لەوانەیە چەند حاڵەتێک ڕوویداوی لە ئەمبولانسە ئەهلیەکان بووە کە ئێمە ڕامان گەیاندی و پێیانمان گوتووە ئەوانە ڕاگرن و لە ژێر کۆنتترۆلی ئێمەدانین ئەوان بۆ خۆیان کار دەکەن کەواتە ئەو ئامبولانسانە تایبەتن بە ئێوە و شۆفێرەکانیشی هەر تایبەتە بە هێڵی گەرمی 122 چ ڕێکارێکتان هەیە بۆ ئەو باڵێ شۆفێرانە کە شۆفێری ئەو ئامبولانساکەن ئەگەر بەرکەوتێکی کۆرۆنان لەگەڵ خۆیانە هەڵگرت بێ بۆ شوێنی مەبەست بیگەێنن بڵێ تیمەکان کە هەڵدەستن بە گواستنەوەی هەر کەسێک کە تووشی کۆرۆنا بووە یان بەرکەوتەی کۆرۆنایە ئەکیت ڕێکاری خۆپاراستنی تایبەتی هەیە ئەو ئەمبولانسە کە دەیگواستەوە و دەیگەینتە نەخۆشخانە ئەو سارە لەوێ تەعقیم دەکرێتن و کە دەگەڕێتەوە دێتەوە ناو سنتەریش هەمان سیارە دیسان لە لای خۆمانەوە تاقیمیان دەکەین و دەیخینە لایەک
هەتا کاتی تاقیبەکەی تەواو دەبێت اینجا دەریەکەینەوە بۆ کارکردن حاضر دەبیتەوە. واتە هەر دەرچوونێک و گەڕانەوەیەکی ئەو ئەمبڵانس ئەگەر بە هەر مەبەستێک بێ ئێوە دیسانەوە تعقیبیەکەنەوە. ئەکید هەر ئەمبولانسەکە هەر هەمووی تعقیم دەکرێت ڕۆژانەش تعقیم دەکرێت لە هەموو دەرچوونەکانیش تعقیم دەکرێت بەڵام کە چڕمان کردەوە لەسەر ئەوەی کە بۆ مەبەستی کۆڕۆنا بڵێ بۆ مەبەستی کۆڕۆنا تعقیم دەکرێت هەر دەرچوونێکی ئەمبولانس کە دەردەچی دەگەڕێتەوە تعقیم دەکرێت و دەوەستێتن تا کاتی خۆی تەواو دەکات اینجا دەردەچێتەوە بۆ کارکردن حاز دەبێتەوە. باشە کاکۆگرت بەگشتی چەند کارمەندتان ئێستا لە کارایە و ئەو کارمەندانە ئایا ماوەی چەندێک داوامەکەن بۆ نمونە کاتێکی دیاریکراویان هەیە یا 24 ساعت لە خزمەتان؟ بەڵێ تیمەکەمان دابش کردوون ئەو تیمانەی ئێمە 24 ساعت دەوام دەکەن 5 ڕۆژ ڕۆژی شەشەم دێنە دەوام لەگەڵ ئەوەیدا ڕۆژێکیان ئۆنکۆڵ هەیە لە ئۆنکۆڵەکانی خۆشیان یانی دوای 2 ڕۆژ دەوامکردن دێتەوە 12 ساعتی تر دەوام دەکات لای ئێمە و نزیکەی 50 کارمەند لەلای ئێمە ڕۆژانە کار دەکاتن. باشە ئەو کێشە و گیر و گرفتانە چیەکەیەتە سەر ڕێگەتان؟ ئێمە لە زۆربەی شەقامەکانیان بینین کە ئەمبۆلانس هەیە بەڵام کەسانی توش بوویا گومان لێکراو یان هەر حاڵەتێکی کە بێگوێزێتەوە. ئایا ئەو کێشە و گیر و گرفتانە زۆرترینی کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە چییە؟ زۆرترین کێشەی ئەو کێشاکە ڕوبەڕوو وا دەوێتەوە ئەوەیە کە کەسانێکان بە هەڵات تەلەفۆنمان بۆ دەکەن تەلەفۆن دەکاتن لەو شوێنە ناوەستێتن کە تەلەفۆنی لێکردێتە سیارەکانمان کە دەگاتە ئێوێن دەبی پێ بڵێ ئەوە لە فلان شوێنە ئەوە دوو گیرروگرفتی تریشمان ئەوەیە یعنی بەڕاستی یوتێرنەکانمان لێداخراون زۆر هاتوچوومان لی زەحمەت دەکەن. کاک هۆگر ئێستا ئەم سەکۆیە فرسەتێکە بۆەوەی کە ئێوە چ داواکارێکتان هەیە لە هاوڵاتیان چکە یەکەمین کۆنتاکتی ئێوە لەگەڵ هاوڵاتیان ئێوەن کە بیانگەێنە ئەو شوێنانی کە مەبەستە داواکاری چی ئەتوانی لە ڕێی پرۆگرامەکەمانەوە لە هاوڵاتیان ئەو داوایە بڵێ داوا لە هاوڵاتیان دەکەن پێش هەموو شتێک پابندی ڕێنمایەکانی تەندروستی بن خەڵە باڵغی دروست نەکەن زۆر تێکەڵاوی نەکەن سەردان و هاتوچوو نەکەن ئەو یەک ڕقم دوو بە ئەوانە یارمەتی دەرمان بن ژمارەکانمان بە هەڵە لێ نەدەن بۆ ڕابواردن تەلەفۆنەکانمان لێ نەدەن کاتی ئەوە نییە ئەو کارمەندانی لای ئێمە زۆر هیلاکەن با کاتیان لێ نەکوژن ئەوها بە ڕابواردن و شتیوە ئەو هیوادارم هەمویان تەندروست بن سوپاسی هەموو لایەک دەکەم. دەستان خۆش بێ کاک هۆگر بەس حەزم کرد بزانم ئەوانەی کە بە هەڵا یاخود بۆ گاڵتە بەڵێ تەلەفۆنەکەن ئەڵەن چی یانی زیاتر قسەکانیان چۆنیان داوای چی ئەەکەن؟ بەڵێ هەیە دەڵێ من کێڵگەم هەیە مەسەلەن مریشکەکانم هێلکەیان کردووە و جوجەلەکان دەرچوونە ئەمرن دەبێت خواردنیان پێ بدەم هەیە دەڵێ حەوزی ماسیم بێ خواردنە یعنی لەو نەوعشتانە هەیە دەڵێ بەروبوومی خۆمم هەیە لە کێڵگەکانە و دەمێ بچم سەردانیان بکە بچم ئاویان بدەم بچم نازام هەر ناوعک لەو نەوانەیە کەواتەوەنیش کێشەیەکی تایبەتیان هەیە پەیوەندیەوە نییە بڵێ کەم نرخاندنی کارەکەی ئێوە ئەوە یەکەچیانە ئەوانی کە هەیە ڕادەبێت دەڵێ دەبێت دوو قسەی خۆشم لەگەڵ بکەن مەسەرەن دڵم توندا هەیە حاڵەتەکەت بۆ دەڵێتن کە ئەمبڵانس وا دەرەچیتر تەلەفۆنەکەی داخستیە ئەو نەوع کێشانەمان گەلک زۆرن بەداخەوە هەرچەندە ئەوان زۆرێک لە هاوڵاتیان تێڕوانینیان بۆ ئێوە لەو ڕۆیە کە فریای هەموو حاڵەتەکانیانەکەون حتا ئەگەر بێتاقەتیش بن ئێوە دڵیان بنەوە یاخود بیان بن بۆ سەرکارەکانیان ئەمە تێڕوانینی ئەوانە بۆ ئێوە کە فریانەکەون لە هەموو بارودۆخێکا بەڵام بەداخەوە هەندێک کەسیش نابەرپرسانە کە ئێوە ماندووەکەن هێندەی تر زۆر سپاس بۆ بەڕێستان کاک شاکر بەرپرسی هۆبەی فریاکەوتن لە بەڕێوەبەتی گشتی تەندروستی زۆر سپاس بۆ هاتنتان بۆ ناو ستۆدیۆ دەستان خۆش بێ و بەڵێ هاژە بەو وەڵامەی کۆتایی کاک هۆگر ئەوم بۆ دەرکەوت خەڵک وا تەسەور ئەکات کە هێڵی 122 ئەگەر دڵتەنگیش بێت بۆ قسەکردنە لەگەڵەوەی کە لەم کات و بارودۆخەیە لەم کات و بارودۆخە کە ئێستا هەوڵی ئەوە بدات لەگەڵێکێکا بێ قسە بکات بەڵام ئەبێ ئەوە بزانن کە
ئەمان بۆ ئەو کارە یاخود بۆ ئەرکا لەوێ نین کە قسە لەگەڵ هاوڵاتیانە بکەن چونکە لەو کاتێک کە تۆ دڵت تەنگە ئەتەوێت پەیوەندی بکەیت و لەگەڵ کەسێکا قسە بکەیت لەوەچێک حاڵەتێکی ئەمەرجنسی هەبێت حاڵتێکی لەدایکبوونی منداڵێک هەبێت یان کەسێک کەوت بێت شوێنێکی شکا بێت زۆر زەڕور ئەگەر هیچ حاڵەتێکیش نەبێت سۆڤان بێگومان ئەوان ماندووە بن ینی بەڵێ کاری ئەوان زەختێکی زۆر زیاترەکەوێت سەر پەیوەندیەکانیان ئەمە بەڕاستی جێی داخە و هەروەها هیوادارین هاوڵاتیان بۆ هیچ کات پێویستیان بەو هێڵە گەرمە نەبێ ئەوەندە سەلامت بن بەڵام ئەگەر پێویستیشیان بوو بە شێوەیەکی زۆر دروست پەیوەندیان پێ بکەن. کەواتە با بەیەکەوە ئێستا گۆڕانکاریەکانی کەش و هەوای کوردستان بزانین بزانین ڕەوشی کەش و هەوای کوردستان بە چ شێوەیەک دەبێت ئەمڕۆ پێکەوە بینەرەبین. بەهۆی قەدەغەی هاتوچۆ بکوزاوایەک نیانتوانی ئاهەنگی بگواستنەوە و قەرەباڵغی دروست بکەن بەڵام پۆلیسی شارەکە بە ئۆتۆمبیلی سەربازی و ئەمنی کە ژاوەیەکی بۆ ڕێکخستن وەک لە وێنەکان دیارە ئەمە ئاهەنگی گواستنەوەیە کە تەنیا یەک ئۆتۆمبیلی مەدەنیە ئەوانی دیکە هەمویان سەربازین لە شاری کەرکووکە هەرچەندە ینی قەرباڵغێکی زۆریان دروست نەکردووە خێزانەکان هەمویان کۆ ببنەوە لەگەڵ ئەو بکوزاوایە بن بۆیە هێزەکانی پۆلیس کە ژاوەیەکیان بۆ دروست کردوون و لەگەڵ یانە ڕۆشتون هەم بۆ دڵخۆشی بۆ ئەو دوو هاوسەرە لەو ڕۆژیانە و بێگومان ئەشبێتە یادگاریەکی زۆر زۆر تایبەت سۆڤان لەوانەیە ئەو کاتێک کە بڕیاریەوەیان نابێ هاوسەرگیری بکەن بیریان لەوە نەکردوتەوە کە ئەو ڕۆژیان چۆن تێپەڕێ نانزانیوە کە لە ڕێگەی پۆلیس و ئاساییشەوە کە ژاوەکەیان ئەڕوانەک خێزانەکانیان و کەسوکاریان هاژە دیارە ئەو کە ژاوە دروستکردنش ئەگەر بە شێوەیەک ئەوە هێزەکانی پۆلیس و ئەو هێز ئەمنیەکانیان لەگەڵا بێتتر خەڵکێکی تریش باڵێن خێزان و عیلێ ئەوان ناتوان دایکەون لە بەرەوەی کە ئەوان ڕێگەیان پێ نادن ئەمە هەم زۆر باش چۆنڵ تەکنیکێکی باشە بۆی کە
خەڵک دوای سیارەی بکوزاوانەکەی چکە لە کەرکک و لە هەموو شارەکانی شووە بەڵام لە کەرکک بە تایبەتی زیاتر کاتێک کە ژاوەی بووک ئەڕوات زۆر سیارەی تری بەدواوەیە ئەگەر بەو شێوەیە نەبووایە ئێستا شقامەکە ئەوە نەبوو بڵێ قەدەغی هاتوچێ بەس ئەوە تەکنیکێکی باش بۆ بەکاریان هێنا بەڵام ئەگەر نەش بێتە باو چونکەیترەوە ڕۆژێک بۆی دووبارە نابێتەوە پۆلیس ڕۆژێک یارمەتیاوان بەڵام نەبێتە باویتر هاوسەرەکان هەر خۆی کەمتر بۆتەوە ئێستا بەهۆی مانەوە لە ماڵەوە هەموو مەراسیمەکان ڕاگیراوە بۆ هیوایین کە دوای کۆتایی هاتنی کۆرۆنا و ئەم دۆخەی کە ئێستا تیاین هەموو ئەو هاوسەرانە بە شێوەیەکی زۆر زۆر باش و خۆش مەراسیمەکانیان بگێرن و بەردەوام بن بەڵام لە ئێستادا ئەگەر چاوەڕێ بکەن باشترە ژیان بگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی و تر هەموو شتەکان بێتەوە سەر باری ئاسایی خۆی. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ کە ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانیە لە وڵاتی چین و هندستان بەهۆی لەباربردننی کۆرپەلە لە ڕەگەزی مێ بە شێوەی ئارەزوومەندانیان بە هەوەسی خۆیان ئەگەر ڕەگەزەکە مێ بێت ئەوە مناڵەکە کۆرپەکە لەبار ئەبەن ژمارەی ئافرەتان لەو وڵاتە 8 ملیۆن لە خوار ڕێژەی گەشە سندنی ئاسایی دانیشتوانی ئەو وڵاتانەیە کە زۆرینەی خێزانەکانیان کۆرپەی نێر هەڵ ئەبژێرن هاژە بەویستی خوان و ئەوەش ناهاوسەنگی یاخود نابەرامبەری لە نێوان ڕەگەزەکانی نێر و مێ دروست دەکات کە لە ئین هاوسێکە هاژە ئاماژەی بەوە کردووە کە پێکەوە بینەری دەبین زانین بۆ وا ئەکەن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ هیومن ڕایتس وۆچ وڵاتانی هندستان و چین کە لە دوو گەورەترین وڵاتی جیهانن لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە بەهۆی لەباربردننی کۆرپەلەی کچ بە شێوەی ئارەزوومەندانە ژمارەی ژنان لە وڵاتە 8 ملیۆن لە خوار ژمارەی سروشتی گەشتسەندنی دانیشتواندایە. ئەم لێکۆڵینەوەی کە لە ساڵی 2009دا لەلایەن HRW بڕاو کراوەتەوە لەلایەن لێکۆڵەر پیتەر بارەوە ئەنجام درراوە تێیدا دەرکەوتووە بەپێی زۆربوونی سروشتی ڕێژەی دانیشتوانی ئەو دوو وڵاتە پێویستە ژمارەی ژنان و منداڵانی کچ 8 ملیۆن زیاتر بن لەو ژمارەی کە لە ئێستادا لە وڵاتەدا دەژین. بەڵام بەهۆی سەپاندنی بژاردەی بە زۆر هەڵبژاردننی کۆرپەلەی مێ بەسەر ژنانی دووگیاندا لەبار براون. زۆرینەی خێزانەکانی ئەو دوو وڵاتە بە چەمکی بەردەوامی بنەماڵە منداڵی کوڕ هەڵدەبژێرن و کۆرپەلەی کچ بە شێوەی نەشتەرگەری ئاسایی و ئەوەی پێی دەڵێن کورتاش لەبار دەبرێن. لە ئەنجامدا هاوسەنگی نێوان ژمارەی ڕەگەزەکان جیاوازیەکی گەورەی تێدایە. راپۆرتەکە ئاشکراشی کردووە لە هندستانیش بەهۆی ئەوەی هاوڵاتیان ژنان بە پڕخەرجتر دادەنێن لە کاتی دووگیانی ئافرەتان ڕەگەزی بەرامبەرەکەیان هەڵدەبژێرن. هەروەها لەبەر گەورەی ئەم دوو وڵاتە لە ڕێژەی دانیشتواندا کاریگەری زۆریان دەبێت لە داهاتوودا لەسەر هاوسەنگی و نابەرامبەری ڕەگەزەکان لە جیهاندا. هاژە غەفور، کوردستان 24. بەڵێ هاژە لەبەر ئەوەی کە بەردەوامی بە ژیان بدرێت بەردەوامی بە بنەماڵەکان بەردەوامی بنەماڵەکەمە لە هەندستان زیاتر بیر لەواکەنەوە کە ئافرەتەن پڕخەرجی ترن بۆیە یانەوێ کۆرپەلەی ئافرەت یاخود مێینە ڕەگەزی مێ لە ناوبەرن و لە چینی شەرۆک باسییان کردپیان وایە کە بەردەوامی بە بنەماڵەکانە وەکو هێزێکی بینن کە ئەمە ژوای کردووە نایەکسانیەک لە ڕەگەزی نێرومێدا هەبێت ئەمە بێگومان لە داهاتوودا هەز بەو دەرەنجامە خراپەیەکەن بەڵام ئێستا بەو شێوەیە دیارە ئەکرێت سەر هۆشکەمی هۆشیاری وە کللتوری خۆشیان دەورە بینن. باڵە ئەگەر هندستان بەو چەشنە جلوبەرگ لەبەرکەن و خشل بەخۆیانەوە بکەن ژنەکانیان هەر تەبیعیەکەوە بیرەکانەوە پڕخەرجیە ئەگەر تۆزە لەو خشلەکەم کەنەوە لەو هەموو قماش و پارچەیەکەم کەنەوە لەوە چە خەرجەکان کەمترێتە بەڵام ئەمە هیچ ئەوە نابێت کە بڵێ پاساوێکە بۆی کە ئەو کارە بکەن. وەزارەتی بەرگری تورکیا جیا لە کارە سەربازیەکەی ئێستا کاری سەرەکی بۆتە ئەوەی کە هاژە ڕێگری لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆژانە سەرقاڵی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و دروستکردنی دەمامەک و بەرهەمهێنانی مادەی پاکەرەوەیە. بەڵێ ڕۆژانەش ژمارەی توشبوانی کۆرۆنا لە وڵاتە تا دێت زیاد دەکات بۆیە هەوڵان ناوە لەو ڕێگەیەوە زۆرترین کار بکەن و ڕێکارگرنە بن. خولوسی یاکار وەزیری بەرگری تورکیا لە گوتارێکدا لە کۆبوونەوەی لەگەڵ فەرماندە سەربازیەکانی وڵاتەکەی کە لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بەڕێوەچوو وتی هەموو دامەزراوە سەربازیەکانی وڵات بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئامادەباشیدان
وەزیری بەرگری تورکیا دەڵێت جگە لە کاروبارە سەربازیەکان هەفتانە 5 ملیۆن دەمامک لە بەڕێوەبرایەتەکانی ڕستن و چین و 5,000 پۆشاکی تایبەت با خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا هەروەها 5,000 لیتر مادەی پاککەرەوە لە کارگەکان بەرهەم دەهێنن. هاوکات وەزارەتی بەرگری تورکیا ئامادەکاری کردووە هەفتانە 2,500,000 دەمامچی جۆرا و جۆر و 100,000 پۆشاکی تایبەت با خۆپاراستنی کۆڕۆنا لەلایەن فەرمانگەی پیشەسازی کیمیایی میکانیکی بەرهەم بهێنێت. تا ئێستا وەزارەتی بەرگری تورکیا توشبوونی هیچ سەربازێکی وڵاتەکەی بە ڤایرۆسی کۆڕۆنا ڕانەگەیاندووە، بەڵام هەمیشە سەربازانی لە سەنگەری پێشەوەی بەرگری ئەو ڤایرۆسەدان. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی تورکیا ڕۆژانە 300 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبن و تا ئێستاش زیاتر لە 24,000 کەس لە تورکیا تووشی کۆڕۆنا بوو و نزیکەی 600 کەسی دیکەش با کۆڕۆنا گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستی تورکیا ئاماژە بەوەش دەکات نزیکەی 900 توشبووی کۆڕۆنا چاک بوونەتەوە. حکوومەتی تورکیاش بۆ ڕێگری لە زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا 31 شاری لە وڵاتەکەی کەرەنتین کردووە کە 8 لەو شارانای کەرەنتین کراون دەکەونە باکووری کوردستان. شاژنی بەریتانیا داوا لە خەڵکەکە بۆ ئەوەی بەسەر کۆرۆنادا سەرکەوەنی یەکگرتوو بن. شاژنە ئێلیزابێس شاژنی بەریتانیا کە هەرچەندە زۆر کەم قساکات و دەرەکەوێت تەنیا لە کاتە هەستیارەکانە دەرەکەوێت یان یادێکی گەورە بێت ئەو قساکات، بەڵام لە پەیامێکا کە لە ڕنگدانەوەی گۆرانی وێ وەڵمێتەگەین سەردەمی جەنگی دووەمی جیهانی بوو ئەو گۆرانی وتراوە داوا لە هاوڵاتیانی وڵاتەکەی کرد یەکگرتوو بن بۆ ئەوی بەیەکەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا ببنەوە. چونکە بە یەکگرتوویی دەتوانن بەسەر کۆرۆنا سەر بکەون. شاژنی بەریتانیاش دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە ڕۆژە خۆشەکان دەگەڕێنەوە جارێکی دیکە لەگەڵ هاوڕێکانیان دەبن، پەیوەندی کۆمەڵاتەکانیان گەڕێتەوە و جارێکی دیگە لەگەڵ خانەوادەکانیان دەبن و جارێکی دیکە پێکەوە دەتوانن ژیانێکی ئاسایی بەسەر برن. بەڵام ئێستا زۆر جەختلەوە دەکاتەوە کە پێویستە لە ماڵەکانیان بێنێت چکە زۆر کەم قسە ئاکات و زۆر بەکەمی لەسەر شاشەکان دەرەکەوێت. دیارە ئەم دۆخە زۆر هەستیارە بۆ ئەوان وەکو هەموو وڵاتانی دیکە بۆ پێویستی کردووە کە ئەو لە دۆخە هەستارێستا ئەبێ خەڵکی وڵاتەکەی بۆیە بزانن کە هەستیارە کە شاژن هاتووە لەسەر ئەم باوەسەی کردەوە. چەند سەدەیەکە کە 7 میل لە دەرەوەی کەناراوەکانی ڕۆژاوای ئستۆنیا لە ئەوروپا دوورگەیەکی بچووک کە کۆمەڵگەیەک لە دانیشتوانێکی ناسک و نەرمونیان و لە هەمان کات پڕ لە هێزی لە خۆگرتووە کە ئافرەتان تێیدا باڵادەستن و خاوەن بڕیار و بزوێنەری سەرەکی ژیانی ڕۆژانن لەو دوورگەیە هاژە. بەڵێ زۆربەی کارەکان و ئەرکەکان بە ورد و درێژت قورس و ئاسان کەوتۆتە ئەستۆی ئەو ژنانە. سۆڤان خۆشی ئەم کارەی ئامادە کردووە با بیبینین بزانین ئەو ژنانە چۆن ژیانە گوزارێرن. بە تەنورەیەکی خەتخەتی سوور و سەرپۆشێکی سەر کە نیشانەی کولتوریانە زەوی دەکێڵن و چاودێری تاوەری دەریایی و سەرپەرشتی بۆ نەئاینیەکان و چەندین کاری قورسی دیکە دەکەن. ئەمانە دانیشتوانی دوورگەی ژنان یا دوورگەی دایکن. ڕۆتینی ژیان لەم دوورگەیە بەم چەشنەیە کە ئافرەتان سەرجەم کارەکانی ڕۆژانە ڕادەپەڕێنن و پیاوان بۆ زیاتر لە 8 تا 9 مانگ بۆ ڕاوەماسی دوورگەکە جێ دەهێڵن و هەموو کارەکانی بەڕێوەبردننی ژیان بە ژنانی دوورگەکە دەسپێرن. ئافرەتانی ئیستوانیا دۆخی ئابووری و ڕۆشنبیری و هۆشیاری دوورگەکەیان بە گشتی بەڕێوە دەبن. ژیان لێرە لە بازنەی دابوونەریتە کللتوریەکان دەسوڕێتەوە و بە یەکێک لە کولتورە دەگمەنەکان دادەنرێت کە لەلایەن یونسکۆ لە لیستی کولتورە دەگمەنە جیهانیەکانەوە تۆمارکراوە. دانیشتوانی ئەم دوورگەیە جگە لە ڕاوەماسی و ئاژەڵداری بژێوی ژیانیان لە ڕێگەی گەشتیارانەوە بەدەست دێنن کە خاوەنی خانوون و بەکرێی دەدەن بە گەشتیاران لە وەرزی هاوین. بەهۆی چوونی پیاوانی دوورگەکە بۆ ڕاوەماسی ژنانی دوورگەی کینهۆ سربەخۆیی تەواوی خۆیان وەردەگرن لە ئەنجامدانی سەرجەم بۆ نەئاینی و ئاهەنگەکان
هەفتانە بەمەبەستی ئاهەنگگەڕان و یادکردنەوەی بۆنەکان بە ژەنینی میوزیک و سەماکردن کاتەکانیان بەسەر دەبن. دانیشتوانی ئەم دوورگەیە لە 400 ئافرەت پێکهاتوون کە خات و ماریماتاس وەک سەرۆکی دوورگەکە یاسا و ڕێساکان چاودێری دەکات و سەرۆکایەتی دەستەی ڕۆشنبیری نیشتیمانی دوورگەکەش دەکات. دوورگەیەکی پڕ لە ژیان پڕ لە ڕنگ وەکو بینیمان هەتا ڕەنگی خانووەکانیشیان زۆر جیاواز و جوانتر بوو جلەکانیان هەرچەندە ینی بە بەردەوامی ئەوە نییە کە ڕەگەزی نێریانتیانە بێ بەڵام لەو ماوە دوور و درێژەی کە لەوێ نیە وەکو تیشی ئازادیی تەواو وەرەگرن لە ینی ئەو مەراسیمانەی کە یادیەکەنەوە چونکە زۆر جای مازین لە وڵاتی خۆشمان کاتێک مەراسیمێکی ئاینی بێ خودت بۆنەیەک بێ جەشنێک بێت هەرچەندە کللتوری ئێمە وایە زیاتر ژنان و پیاوان بەیەکەوە ڕەشبەڵەکمان هەیە بەڵام هەندێکیشیان هەیە کە وا پێویستی کردو بە پێی کللتورەکەەوە خوان ڕێکیان خستووە کە بە جیاوازتر بێ بەڵام بۆ ئەوان زۆر بە خۆشتر و بە مرتاحتر یادیەکەنەوە هەرچەندە ئەمیز بە کورتی باسیەوە بکەم کە لەویا ژن باڵادەستە لە مێژە بڵێن لە ناو کوردیشدا لە ناو هۆزی هەمەوەندیەکان لە هەمەوەندیەکانیشدا باڵادەستی ژن زۆر زۆر هەبووە لە ناو ئەو هۆزەیە و هەر کات کە هەمەوەندیەکان پیاوەکانیان چوون بۆ جەنگ یان ڕۆشتونەتە دەرەوە هێزی بڵین کارگێڕ یاخود ئیدارەدانی ئەو هۆزیان یاوەتە دەست ژنان واتە پلێکی زۆر باڵایان یاوە بە ژنان لە ناو هەمەوەندیەکانە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مزگەوتەکان لە بەریتانیا داخراون بەڕێوەبەری خزمەتگوزاری ڕادیۆی BBC ڕایگەیان بڕیاریان داوە قورئان و فەرموودە و وتاری ئیسلامی لە ڕادیۆی چواردەی ناوخۆیی پەخش بکەن کە بەپێی بڕیارەکە هەموو ڕۆژێکی هەینی لە کاتژمێر 5:50 خولەکی بەیانی لە ڕادیۆی چواردەی ناوخۆیی سەر بە دەستەی ڕادیۆی BBC بەریتانی پێشنوێژێک دەست دەکات بە قورئان خوێندن و فەرموودەی پێغەمبەر و دواتر وەری دەگێڕێت بۆ تەفسیریەکات. کەیس بێرنس سەرۆکی خزمەتگوزاری ڕادیۆی BBC لۆکالیە ڕایگەیاندووە کە ئامانج لەو خزمەتگوزاریان پێکەوە بەستن و تێکەڵکردنی کۆمەڵگەکانە دەژڵێت هیوادارین ئەم کارەمان هاوکاری مسلمانان بێت بۆ ئەوەی هەست بە پابەندبوون بە کۆمەڵگە بکەن کە لە کاتێکدا دەرگای مزگەوتەکان داخراون لە ماڵەوە و کەرەنتین کراون ئەمان ئەم کارە بۆ یەکەن بۆی مسلمانان دانەبڕێن یاخود هەست بۆ نەکەن کە بەهۆی ئەم کەرەنتینەوە ئەو بابەتە ئاینیان یاخود نوێژ و فەرموودە و ئەو بابەتانی کە قورئان دابڕاون لێی لە ڕێگەی ڕادیۆی BBC چواردەوە بەردەوام پەخشەکرێت. جگە لە ڕادیۆ BBC چواردەوە بەڵام لە شوێنێکی دیکەشە لە سەرچاوەیەکەوە من بینیم کە باس لەوە دەکات بۆ ئارامی دەرونی ئەو خەڵکی کە لە فەڕەنسا و لە ئیتالیا هەن چ لە مزگەوتەکان ڕێگە بەوە دراوە کە بانک بدرێت و لە کەنیسەکانیش ڕۆژانێکیان تایبەت کردووە بۆ لێدانی ئەو ناقوسی کەنیسەکان بۆ ئەوەی کە لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی دەرونیەوە ئارامیان بۆ بگەڕێتەوە بە گوێگرتن بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش دەزانی کە مزگەوتەکان داخراون کڵێسەکان داخراون بەڵام دەنگی بانک هەر بۆ ئارامبوونەوەی ناخی مرۆڤەکان هەر بە دەنگێکی بەرز هەر هەیە دەنگی کڵێسەکان هەر دێت ئەویش پەیوەندێکی ڕۆحیە چونکە مرۆڤ بەبێ ئەوەی کە پەرستشی شتێک بکات ناتوانێت بژی و پەرستش بەشێکە لە سەرەکیترین بەشەکان کە مرۆڤ پێوەی بەندە وەک جارێکی تریش باسم کردووە پڕفرۆشترین کتێبی ساڵێک کە بەبیرم ناچ ساڵێک بووە ئەوەیە کە ئیت کڕی لاڤ واتە خۆشەویستی خواردن و پەرستش سێشتن کە مرۆڤ ناتوانێت پێوەی بەبێ ئەوانە بژی و ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕێگە بدرێت لە ڕادیۆی BBC و لە مزگەوتەکان و لە کڵێسەکان ئەو دەنگانی کە ئارامی بە ڕۆح دەبەخشێت بۆ بیسەران لێ بدرێت و گویان لێبێت. بەڵێ ئێمە هەروەک لە سەرەتاوە باسمان کرد کە زۆرترین بەرگە و بابەتەکانمان هەمە ڕەنگ و هەروە هەواڵی سیاسی و ناوخۆی و جیهانی و بابەتی سەرنجڕاکێش تەنانەت دینیەکان سیاسیەکانمان بۆ خستنە ڕوو بۆ هیواین سبینێک کاتژمێر حەوت بە هەمان شێوە بینەری پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بن ئەو کاتە خۆشە لەگەڵ ئێمە بەسەر بەرن هەر شاد بن.
بە کۆتایی هانان بە کاتژمێرێک کە لەگەڵ ئێوە بووین ئێستا دەچینە مڵتنی هەواڵەکان و مڵتنی هەواڵەکانی کاتژمێر هەشتان پێشکەش دەکرێت لە ستۆدیۆی هەواڵەکانەوە.